ئەوە کۆمەڵێک نووسینگە و شت پیا بوون بە ناوی دۆزینەوەی هەلیکار خەریکی دەستبڕین و قۆڵبڕینی ئەو خەڵکەن لە ئەو خەڵکە خۆیان کرۆ بە فریشتە علەساس لە خەمی گەنجاندان کاریان بۆ دەدۆزنەوە. پایتەخت میدیا لە نزیکەوە گوێی بۆ چیرۆکی گەنجێ گرتووە کە بۆتە قوربانی ئەم جۆرە فێڵانە. با پێکەوە گوێی لێ بگرین. میانی ئێستا دەبێم پێشوەختە 30,000 بدەمە تو گوتی ئادەبی 30,000 دیناری بدێ من. ئەو جێجا ئەمن چوومە ژۆرە گوتی سیوی دەبی لەو بەریبینی گوتم باشە مشکلە نییە. سیوی خۆم دەینەوە ملو سیوی لێ دەر 7,000 بدەم لە هەموو جێژی دروستکردنی سیوی ئەگەر لە هەر قەتاسێکی بکەی 30,000 ناری تێناچێت 30,000 وە. بەپێی بە دوادا چوونەکانی پایتەخت میدیا هەندێک لەو شوێنانەی ناوی خۆیان ناوە نووسینگەی هەلیکار لە بری دۆزینەوەی هەلیکار بوونەتە ناوەندێک بۆ ڕاوکردنی گەنجان. گەنجێکی شاری هەولێر باز لە ئەزمونێکی تاڵی خۆی دەکات دەڵێت دوای 2 مانگ بێکاری چوومە نووسینگەیەک کە هیچ لە دامەزراوەیەکی فەرمی نەدەچوو لەوێ داوای 30,000 دیناریان لێ کردم وەک پێشەکی بۆ کارێکی شۆفێری بێ ئەوەی هیچ ناونیشانێکی ڕاستەقینەم پێ بدەن. دواتر بە بیانووی پڕبوونی میلاک نەکارەکەیان پێدام نەپارەکەشیان بۆ گەڕانەوە. فێڵەکان تەنها بە پاری پێشەکی ناوەسن بەڵکو بازرگانی بە سیڤی گەنجەکانی شەوە دەکرێت. ئەو گەنجە ئاماژە بۆ دەکات کە لە ئۆفیسێکی تردا ناچاریان کردووە لە قرتاسیەکی دیاریکراو بە 7,500 دینار سیڤەکەی نوێ بکاتەوە کەچی دواتر بە بیانووی ئەوەی زمانەکەی کوردیە و دەبێت عەرەبی بێت گاڵتەجاڕیان پێکردو و تەنانەت ویستویانە پاری تریشی لێ بسێن. اینجا تۆسی ئەم فیلمە تەنانەت گەیشتوتە ئەوەی لە هەندێک لەو شوێنانەدا پارەی ئاو چای نووسینگەکەش لەو گەنجانە وەردەگیرێت کە بە هیوای کارێک ڕویان تێدەکات. گوێ بگرە بە گوێشمان لەمە کەڕهاتمە دەرێ لە شوێنەکەی ویستم بڕۆم گوتی کابراایە کوڕک لەوێن دەربوو گوتی کاکە بۆستە وتم لۆ گوتی پارەی ئاو و چایەکان نۆ دەبی پارەی بدەمە من سەر بە هەلیکاری نییە گوتی نایرە جودا دەبی پارەی وەی بدەیت. یعنی 7,500مان هەیە 25مان هەیە 50,000مان هەیە پێی دەڵێن پارەکەی چەندی زۆرتر بی VIP پێ دەڵێن ئاوا بەمە گوتێ بە VIP دەدنێرمە سەر ئیشێ باشە VIPەکە چیە ڕاستە و خۆ دەچێ سەر ئیشەکە کارخواستوتە ئەو جێ پێویستی هەر بە کارمەندی نەبووە. بەهۆی بێزاریش لە ڕێکارە یاساییەکان زۆربەی گەنجان تااقەتیان نییە سکاڵا تۆمارکەن هەر بۆیە پایتەخت میدیا بەدەم ئەم کێشەیەوە دەڕوات. داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکات لیژنەی نهێنی بۆ چاودێریکردنی ئەم ئۆفیسانە پێک بێن و کۆتایی بەم بازرگانیە نایاساییە بێنن کە لەسەر حیسابی بێکاری گەنجان دەکرێت.